بسم الله الرحمن الرحیم. سلام و میهرەبانی و ڕەحمەتی خوا لە ئێوەی ئازیز و خۆشەویست بێت، بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. شادومان و خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکەی بەفەڕ لە ڕۆژی پیرۆزی هەینیدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستانم، تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتمان کردو بۆ بە بابەتێک کە بابەتێکی شایعە و بابەتێکی بەربڵاوە و زۆر جار تووشی زۆربەی مرۆڤەکان دەبێت، تووشی مرۆڤەکان دەبێت، بەڵام لە ئێستادا ئەمە بۆتە حاڵەتێک کە زۆر لە مرۆڤەکان بەدەستیەوە جیرۆدەن. ئەویش بابەتی تەمەڵیە. ئەمڕۆ دەمانەوێت باز لە تەمەڵی بکەین. ئایا تەمەڵی چییە، چۆن چارەسەر دەکرێت و تەمبەڵیکردن لە عیبادەتدا گرفتەکانی چین، بۆچی مرۆڤ تووشی تەمبەڵی دەبێت لە عیبادەتدا، بۆ تووشی تەمبەڵی دەبێت لە عاداتدا، لە کاروبارەکانی ڕۆژانەدا، بۆ تووشی تەمبەڵی دەبێت لە بابەتە کۆمەڵایەتیەکاندا، لە بەسەرکردنەوەی خزم و کەسوکارەکانیدا. تەمبەڵی ئێوەی ئازیز هەر یەکەتان بە شێوازێک لە شێوازەکان وەکو خۆشمان تووشی تەمبەڵی و بێتاقەتی و داهێزان و ئیتر جۆرێک لەمانە دەبین، زۆر جار خەواڵوی و ئەم حاڵەتانە دەبین. ئەمڕۆ دەمانەوێت لەگەڵ مامۆستای ئازیز و خۆشەویست، مامۆستا سەربەز جەباری بانگخواز، باسی چۆن چارەسەری تەمبەڵی بکرێت بکەین. مامۆستا گیان، زۆر بەخێر بێ و زۆری سوپاس مامەدەبوونت. جەزاکەڵڵا، خوای گەورە سەلامەتتان کە، دەستێ خۆش بێ. مامۆستا گیان، وەکو پێشتر ئاماژەم پێکرد، تەمبەڵی حاڵەتێکە لەگەڵ خودی ئینساندا هەیە. بەڵام تەمەڵی لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازی هەیە، لە شوێنێکەوە بۆ شوێنێک جیاوازی هەیە، لە فترەیەکی زەمەنی بۆ فترەیەکی زەمەنیە، لە شەو ڕۆژە، لە کاتەکانە گۆڕانی بەسەردا بێ، یان بەپێی ئاسی تەمەنەکان، بەپێی گۆڕانکاری لە ڕەگەزەکان جیاوازی بەسەردا دێ. سەرەتا دەمەوێت بەڕێزت باسێکی تەمەڵی بکەی. ئایا تەمەڵی چییە؟ بەچی دەگوترێت تەمەڵی و چۆن بزانین ئێمە تەمەڵین؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. رئيس صلاة بو جنابتو بو سرجم بينران وبيسران ديار دي تمالي وكتراوشتيشي سروشتية لمروبا. تمالي زانا كان أواب يناسيان كردو التثاقل عن الشيء مع إمكان القدرة عليه. تمالي أوي إنسان توانە و تااقەتی شتێک بکاونەیکە. جا ئەم شتە شتێکی دینی و فەرمانی خوایی بێ، یا شتێکی دنیایی بێ کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە، یان کاروبارێکی ڕۆژانەی خۆی بێ، ئەوەی کە پێوترێ شتی عادەتی. تەمەڵی وا لە مرۆڤەکە ئەم مرۆڤە لە خانەی مرۆڤایەتی بچێتە دەر، ئەگەر بوو بە دیاردەتیایە، بوو بە حاڵەت. راغبی ئەسفاهانیە فەرمێ من تعطل وتبطل انسلخ من الإنسانية. ئەفەرمێ هەر کەس لە کار کەوت هیچی نەکرد و تووشی بەتاڵە و دەست بەتاڵی و ئەوانە بوو، ئەفەرمێ ئەمە لە مرۆڤایەتی دەرەچێ بە دەستەواژەی ئەو بەل من الحيوانية وصار من جنس الموتى. يعني هەر کەس تەمەڵەکەی ڕێژەکەی وەکو جەنابەت فەرمووت کە مەسەلەی تەمەڵی ڕێژەیە زیاد و کەمەکە، هەر کەس تەمەڵی زاڵ بوو بەسەریا کە ئەوە بۆ بە دیاردە لە ناو خەڵکی موسڵمانە، ئەم تەمەڵی ئەگەر زاڵ بوو بەسەر ئینسانە، ئەم مرۆڤە ئێتر لە زیندوێتی دەرەچێ بەرەو ڕەگەزی مردووان دەڕە. بۆیە ئینسانی موسڵمان پێویستە پەنا بگرێ بە خوای پەروەردگار لە تەمەڵی. ئەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمە فەرموودەی صەحیحە، هەموو بەیانیانێک و ئێوارانێک فەرمێتی اللهم إني أعوذ بك من العجز والكسل. پەروەردگار پەناگرم بە تۆ لە دەستەوسانی و لە تەمەڵی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس ئازاتر بووە. ئەمە ڕێنماییە بۆ ئێمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو بەیانیان و ئێوارانێ وای فەرموو بێ، ئێمە زیاتر پێویستمان پێیەتی بەوەی کە پەنا بگرین بە خوای پەروەردگار بمان پارێزێ لە دیاردەی تەمەڵی. کەواتە تەمەڵی لە بەپێی ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بەڕێستان ئاماژەتان پێکرد، شتێکە لە جنسی بەشەرە، یعنی لەگەڵ بەشەر هاتووە لە ئەزەلەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خۆی لێ دەپارێزێ، کەواتە ئاسایی ڕوبەڕووی هەموو مرۆڤێک دەبێتەوە. بێگومان هەموو مرۆڤێک بە سروشت تەمەڵی تێدایە، بەڵام پێویستە بۆ خۆی هەوڵی چارەسەری بە زۆر بازاڵ بێ بەسەریە. ئێستا بابزانین تەمەڵی لە چیەوە بۆ ئینسان دێ. بەڵێ دەبێ بێگومان سەرچاوەیەکی هۆکارێکی هەبێت، هۆکارێکەوە سەرچاو بگرێ، بزانین ئەو هۆکارە چییە، ئەو هۆکارانە چین.
ئەگەر پێشتر بڵین زاناکانە فەرموون دوو جۆر تەمەڵی هەیە بە شێوەیەکی گشتی بۆ مرۆڤ تەمەڵیەک لە عەقڵ و بیر و هۆشە جوانە تەمەڵێکیش لە بەدەن و لاشەیە جوانە ئەوەی بیر و هۆشەکە ئەوەیە ئەم مرۆڤ عەقڵی نەخاتە گەڕ بیر نەکاتەوە نەخوێنێتەوە پێوترێ خۆراکی عەقڵ ئەوە عەقڵی مراند چونکە خوای پەروەردگار نیعمەتی عەقڵ و مێشکی داوە بە مرۆڤ ئەگەر مرۆڤێک 6 ساڵی بەردەوام شت لە بەرکا و بخوێنێتەوە بەبێ نووستن و خواردن و شتی ئاسایی بەس بخوێنێتەوە شت لە بەرکە ئەم جار نیوەی مێشکی پڕەوێ یعنی هەموو مرۆڤێک بە سروشت زیرەکە زۆر هەڵەیە مرۆڤێک بڵێ من تەمەڵم چونکە هەموو مرۆڤێکمان ئیلا چەند کەسانێک کە خوای پەروەردگار نیعمەتی عەقڵی لێ سەندوونەتەوە ئەوی پیانەوترێ شێت پیانەوترێ کە کەم عەقڵ پیانەوترێ مەنغۆلی هەر ناوێکیان هەیە ئەجینا هەموو مرۆڤێک بەپێی شەرع و بەپێی دراساتی علمی هیچ مرۆڤێک تەمەڵ نییە چونکە هەموو مرۆڤێک کە تەکلیفی لەسەر بۆ عاقڵ و باڵغ و خوای پەروەردگار ئەو مێشکەی پێداوە ئەم مێشکە ئەتوانێ 6 ساڵ بەبێ ماندووبوون ئیش بکە ئەم جار نیوەی پڕەبێ نیوەی بەڵێ خۆ ئینسان 6 ساڵی کەس ناتوانێت هەر چاوی بێگومان ئەم 6 ساڵی بەردەوام بێگومان بەڵێ ئەڵێن هەموو مێشکی هەموو مرۆڤێکی ئاسایی کە نەخۆشی جەسەدی نەبێ بەڵێ ئەگەر جاریوانە خۆشی جەسەدی شێ بەس مێشکی ئیشەکە جەسەدی و عەقڵی مەبەست ینی ناتەواو نەبێ هەموو مرۆڤێک توانای مێشکی 90 ملیۆن مجەڵەت کتێبەگرێ هەموو مێشکێک 90 ملیۆن جەڵدی بەرجی کتێبەگرێ هەموو مێشکی مرۆڤێک بۆیە ئەوە زۆر هەڵەیە مرۆڤێک بڵێ من جاری وای قوتابیەک کەڵێم کتێبم بۆ لەبەر ناکرێ یا سبەی ئیمتیحانێک مێ 400 لاپەڕێ بۆ تواناو تااقەتی مرۆڤ 400 لاپەڕە هەر زۆر زۆر کەمە لە ئەوە وەکتم لە ڕوانگەی دین و لە ڕوانگەی تۆنە دراساتی تازەیشەوە ئەمە لایانی یەکەمی تەمەڵی لایانی دووەمی تەمەڵی بڵێن جۆری دووەمی تەمەڵی تەمەڵی بەدەنە کەسێک بە بەدەنی ناتوانێت جاری وایە گەنجێک دایشی پێڵە کوڕم ئاوم بۆ بکە کچم ئاوم بۆ بکە ناتوانم بەخۆ تااقەتم نییە تااقەتم نییە بەڵێ ئەوە بەڕاستی ئەوە تەمەڵی بەدەنە جا ئەمە ئەگەر بێتە خانەی عیبادەت و پەرستشەکانەوە ئەبێتە نیشانەی دووڕووی و ئەمە یەکێکە لە فێڵەکانی شەیتان کە هەمیشە لە مرۆڤی موسڵمانێکە شەیتان هەمیشە پێی خۆشە مرۆڤ تەمەڵ بێ خوای پەروەردگار و دینیش و پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وسەلام پێیان خۆشە هەمیشە مرۆڤ چوست و چالاک و زیرەک بێ کەوا بوو ئەمە چۆنەڵێ دوو لایەنە هەر مرۆڤێک تەمەڵ بوو یعنی تەسلیمی شەیطان بووە هەر مرۆڤێک چوست و چالاک و بەهێز بوو طبعا دوای ئیمانەکەی کەواتە ئەوە ڕێبازی پێغەمبەری گرتووە عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە دایکم هەر لە مناڵی ئەوەمی پێوتوین کە ڕۆڵە ژیان تەمەڵ مەبە تەمەڵی ینی لاشت لە ئایندەدا کرم و مار دەیخۆن تا کرم و مار ینی مەبەستی ئەوەیە ئەگەر تۆ لە دنیاشدا تەمەڵی وەکوەیە کرم و مار لێی دابی هەر لە دنیا بە زیندوێتی کە تۆ هیچ نەکەی و نەجوڵی بۆ ئینسان پێویستە هەمیشە جوڵا و لە جم و جۆڵدا بێ بەڵێ زۆر باش مامۆستا حاڵەتێکەیە زۆر جار دایکان و باوکان دەچی باسی ئەوی دەکەی باسی فڵان قوتابی دەکرێت قوتابێکی زیرەک و سەرکەوتووە لەوانەکانیدا و پلێکی باش دێنی و هەڵبەت جوهد دەکا هەڵبەت تێدەکۆشی هەڵبەت شەو نخوونی دەکا هەڵبەت خەو لە خۆی حرام دەکا کاتەکانی زۆر دەگرێت بە کاتی سەعی و کۆششەوە بۆیە بەڕاستی سەرکەوتووە دەڵێ وەڵای ئەم منداڵی من هەر عەقڵی نییە یانە منداڵی من هەرمێشکی تیان نییە بەخوا هەرمێشکی تیان نییە یانە منداڵی من کاکە بە کەڵکی خوێندن نایە ئەوەندە تەمبەڵە فێری هیچ نابێت دەلالەتەکە لێرەدایە بەڕاستی قسەمە لەسەرەوە نییە کە لە ئەزەلەوە بەڕێزت باس ئاماژەت پێکرد کە هەندێک کەس نەخۆشی عەقڵیان هەیە خوای گەورە عەقڵی تەکمیل نەکردوون خوای گەورە بە مەجنون و بە جۆرێک لە نەخۆشی درو خەڵقی کردوون ئەوە جیاوازە وەگەرنا بەڕەهایی تەمەڵی بۆ هیچ کەسێک نییە ینی بڵێ ئەم مرۆڤە بەڕەهایی لە هەموو کەسی دنیا تەمەڵترە یان بەڕەهایی لە هەموو کەسی دنیا زیرەکترە دەکەوێتە سەر جوهد و تێکۆشان و بەکارخستنی خەلایە مێشکت با بڵێن ئەمە بۆ خۆی هێرشێکی خراپ نییە بۆ سەر منداڵەکان بۆ سەر نەوەکانی خۆت کە تۆ لە ئێستاوە بیان ڕوخێنی بڵێ ینی بێهیواکردن و هیوا بڕاوکردن نیە کە بڵێ تەمبەڵە و ناخوێنێ ئەوانە یان هانی دەی بەوەی کە مێشکی بەکار بخات و جوهدی بەکار بخات بۆ ئەوەی ببێ بە ئەوش زیرەک بێت و تێبکۆشەوە خەڵک ئەمە یەکێکە لە هۆکارەکانی تەمەڵی هۆکارەکانی تەمەڵی ئەوەی پرسیاری پێش و کە باست کرد تەمەڵی لە چیەوە بۆ مرۆڤ دێ یەکێکیان
خراپی پەروەردەی خێزانە. ئەم خێزانە دیارە کۆڵەکەی خێزان بریتین لە دایک و باوک. دایک و باوک بە مناڵەکەی بڵێ مناڵەکەم هیچ فێر نابێ و تەمەڵە و مێشکینیە و ئیسفادە ناکا و ئەوە بەڕاستی کارێکی زۆر خراپی کردەوە. چونکە ئێمە پێمان وانە هیچ مرۆڤێک تەمەڵ بێ، یعنی لە ئەسڵا مەمەسمان. ئەم مرۆڤە بۆ خۆی یا تەمەڵ بۆ یا تەمەڵ کراوە. هەتا مامۆستا قەوسێک لێرە ئەو کەسانی بیرکۆڵن قوتابخانەی تایبەت ڕاهێنەری تایبەتیانەیە ئەمانە پێویستیان بە جوهدی زیاترە، بەگەر ئەوانش خەلای مێشکیان تا حەدێک بەکار دەکەوێتەوە. دواکەوتنی عەقڵیە بەڵێ بێگومان. بۆیە دایک و باوک وەکو تراوە بە تایبەتی دایک الأم مەدرسە. دایک قوتابخانەیەکە ئەبێ هەمیشە ئەم مناڵانەی هان با بۆی کە بڵێ ئێوە زیرەکن. یعنی ئەگەر مناڵێکیش لەوانەیەکی شا تەمەڵ بوو پێی مەڵێت و ئێتر فێری ئەم وانەیە نابی. مامۆستا دایک و باوک ئەمانە کە چۆنەڵێ کۆڵەکەی پەروەردن ئەبێ زۆر وریابن لەگەڵ ئەو کەسانی کە لەبەر دەستیانایە. زۆر هەڵەیە کەسەکەەوە حاڵی بکەی کە زۆر تەمەڵە. ئەوە خۆی تەمەڵ کردو نا لە بنەڕەتا تەمەڵ نییە. هیچ مرۆڤێک وەکوتمان لە بنەڕەتا هیچ مرۆڤێک تەمەڵ نییە. ئەسڵ وایە هەموو مرۆڤێک زیرەک بێ. ئەگەر زیرەک نەبێ خوای پەروەردگار تەکلیفی لێ ناکا. ئەگەر زیرەک نەبێ خوای پەروەردگار لە قیامەتا محاسبەی ناکا. ئەگەر زیرەک نەبێ خوای پەروەردگار پەیامی خۆی بۆ نانێرێ. ئەگەر زیرەک نەبێ خوای پەروەردگار پەیامبەران نانێرێ عەلەیهیمو الصەلاة والسەلام. لەبەرەوە مرۆڤ زیرەکە بۆیە خوای پەروەردگار پەیامی بۆ ناردووە. چونکە قسەی خوا دەتوانێت ئیستیعابی بکە. بێگومان قسەی خوا هەموو کەس ناتوانێت لێ حاڵی بێ. خوای پەروەردگار قسەی خۆی پەیامی خۆی قورئانی بۆ چێ ناردووە؟ بۆ مرۆڤ ناردووە. کەوا بوو مرۆڤ زیرەکە. ئەسڵ لە مرۆڤیە زیرەک بوونە. ئەوە هۆکارێکە لە هۆکارەکانی تەمەڵی کە بریتێ لە خێزان یا لە قوتابخانەیە ئەو شوێنانی کە شوێنی پەروەردەی مرۆڤن. زۆر باشە مامۆستا. ئەو منداڵانی کە پێیان دایک و باوکیان ئاماژیان پێ دەکەن کە تەمەڵ و فێری هیچ نابێ، جاری وایە لە مۆبایلێک لە تابێک ینی لە کۆمپیوتەر باوەڕ کە زیرەکەی لە حەد بەدەرە. یعنی هەرچی لەوانەیە فێری هاکردنیش بوو بێ، فێری ئەنواع سوچ و قوشبنی سایتەکان و چی بوو بێ، هەموو شتێک دەزانێ. ئەگەر تەمەڵە چۆر فێری ئەمە بووە؟ یعنی هەر ئەم دایک و باوکە کە بۆ مناڵێ لێ تەمەڵە لەو لاوەڵێ مناڵەکەم لە من بەتواناترە لە کۆمپیوتەرە. کەواتە قسەکەی خۆی پێچوانەی قسەکەی خۆیەتی بۆچوونەکەی خۆی وانە. ئەوە لەو لاوە منداڵەکەی زۆر زیرەکە، بەڵام لەمەیان جوهدی خستۆتە گەڕ لەمەیان کاری لەسەر نەکردووە. بەڵێ بێگومان مناڵ ئەگەر ئیشی لەگەڵا بکەی بە کەمترین ماوە فێری زۆرترین شتە بێ. جوانە. ئەخیر شت کە بینیم دەربارەی مناڵ راپۆرتێک دەربارەی ڕەوزەیەک لە مەسر، ئەم ڕەوزەیە مناڵەکانیان ئەتوانن هەموو قورئان ئیعراب بکەن. مناڵێک کە هێشتا نەچۆتە سەرەتایی بۆشیانی کردەوە مامۆساکە قورئانەکە لە ناوڕاستی قورئان و ئەم مناڵە هەموو قورئانی ئیعرابەکە. کە ئەوەی مە خەڵکمانێ ڕەنگ بێ 20 ساڵ بە خەریکی زمانی عەرەبی بێ ناتوانێت هەموو قورئانی ئیعراب بکات. کەواتە ئیعراب ینی مهمترین شت و سەرەکیترین شتە بۆی تۆ لە زمانی عەرەبی بزانی. بێگومان کە ئیعراب بزانی کەواتە تۆ هەموو شتەکان لێ کردوتەوە لێ حاڵی. یعنی ئەمە لەوە بۆ تۆ هەموو قورئانیان لەبەر بێ. دێن هەموو قورئانی ئیعرابەکەن. خۆوانە مناڵێکن زۆر پیشانیشیدا ڕەوزەیە کە زۆر سادە وەکو پێویستیش پاک و خاوێنیش نەبوو ئەوانە و جلوبەرجیشان وەکو جلوبەرجی مناڵی ئێمە خاوێن و ڕێک و پێک و ئەوانە نەبوو. بەس ئەم مناڵە کۆشی لەگەڵا کراوە پێی وتراوە تۆ زیرەکی هەوڵی لەگەڵا دراوە گەیشتۆتە ئەوە. زۆر باشە مامۆستا. بابەتێکی تر کە ئەوە ئێستا تۆ بە ئاماژەت پێکرد ویستم لەسەر ئەوە پرسیار بکەم، بابەتی ڕاهێنان. بەڵێ ینی ئێمە دایک و باوکان کەم تەرخەمیمان نییە لە بەرامبەر منداڵەکانمان بەوەی کە فێری شت نەبن. هۆکارەکەی ئەوەی کە لە سەرەتاییەوە ینی لە سەرەتای منداڵیتیانەوە لە سەرەتای قۆناغی منداڵی و ڕامان نێهێناون لەگەڵ هەر شتێک. چکە مامۆستایەکێک لە هۆکارەکانی فێربوونی هەر شتێک ڕاهێنانە. بنمونە گەنجێک ئەگەر ئێستا زۆر قسە باوە ینی دەڵێن بەخوا ئەمە کوڕی خوێندنە فێری ئیش و کار نەبووە لەبەرەوەی لە سەرەتاوە نەنراوەتە بەر ئیشی قورس و کرێکاری و نەنراوەتە بەر فیتەری و سوزارم ئەم جۆرە ڕانهێنراوە لەگەڵ ینی دەست و پەنجەی نەرم نەکردووە لەگەڵ ئیش و کاردا. کەواتە پێویست نیە ئێمە لە سەرەتاوە دەست و پەنجەیان مێشکیان لەگەڵ هەموو شتێک ڕابێنین بۆی منداڵەکان جهد و تاقیان بخەنە گەڕ. بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسەلام فەرمی الحەیات عادە، ژیان بریتێ لە خۆڕاهێنان. چۆن دەق بگری بە ژیانە خۆڕابێنی لەگەڵا بۆ شێوازە ئابی. ئەو گومانیتیانە چاکە و خراپەی شەروایە. چاکە و خراپە بە خۆڕاهێنانە بێ و پێشینانی خۆشمانوتیانە خۆی شیریە تا پیری. بۆیە ئەم خۆی شیریە زۆر گرنگە دایکان و باوکان
مناڵەکانیان پەروەردەکەن لەسەرەوەی کە وریا و زیرەک بن و چوست و چالاک بن بە تایبەتی وەکوتم لەو ڕۆژگارەیە ئێستا وەکو جەناب ئەوڵۆ ئاماژەت پێکرد مەسەلەی تەمەڵی و ئەوانە بووە بە دیاردە لە ناو هەموو مرۆڤەکانە بەراوردی مرۆڤێکی ئێستا لەگەڵ مرۆڤێکی 30 ساڵێک بەر لە ئێستا بکەی زۆر جیاوازیان هەیە لە هەموو بوارێک لە بوارەکانی ژیانە. زۆر باشە. بەڵێ مامۆستا یەکێ لەو شتانەی کە لەوانەیە بۆ خۆشمان ئەمە دەرکی پێ بکەین بابەتی خۆراک. بەڵێ دەشێ خۆراک یان نەک دەشێ ئەمە حەقیقەتە کە کاریگەریی گەورەی هەیە لەسەر جوهدی ئینسان لەسەر تاقی ئینسان بەرمونە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ هەر لە خواردنی خۆراکە یعنی گەدەتان بکەنە سێ بەشەوە بەسێکی بۆ پشوو بەشێکی بۆ خواردن و خواردنەوە بەشێکی بۆ هەناسەدان. بەڵام هەرێک لەوانە کە تۆ سەر ڕائەوەی زۆر خۆری و کەم خۆریەوە بۆ خۆی بابەتێکی گرنگە مرۆڤ ئەگەر زۆر بخۆ تاقەت هەر بۆ خۆی تاقەتی ینی سعیکردنی نییە تێکۆشانی نییە عیبادەتی نییە تاقەتی بیرکردنەوەی نامێنێ. ینی ڕێخستنی سیستەمی خۆراک پێدوانی ئێستا هەمومان دەڵێن ئەم بۆ هەباو بۆتە عادەت دەڵێن وڵی کاکە ئێمە لە ماڵەوە بەس برنجە خۆین ینی برنج و فاسۆلیا و چوزانم هەر پاقلەمەنیەکان و هەرە بابەتەیە دووبارەیە و دووبارە ینی ئەم ینی ناڕێکراوی لە سیستەمی خۆراکدا زاتەمان دوای باسی خەویش دەکەین کە سیستەمی خەویش پەیوەندی بە ناڕێکی سیستەمی خۆراکەوەیە مرۆڤ کە لە کاتی خۆیان نەخەوێ ناشتوای لە کاتی خۆیان بخوا کە بە خۆیان لازم و مەلزومی یەکترن دەمەوێت لەسەر سیستەمی خۆراک قسە بکەین یعنی سیستەمی خۆراک ئەگەر ڕێگی نەبێ بۆ ئینسانەکە یان ئەو خۆراکە پێویستانەی کە جوهد و وزەت پێدەدا بۆ بیرکردنەوە بۆ ینی بۆ نەشاط ئەم خواردنانە نەخۆی ئەمەش کاریگەری نییە لەسەر جۆرێک لە تەمەڵیسان. بەڵێ یەکێک لە هۆکارەکانی تەمەڵی بریتە لە خواردنی خراپ یان ڕێکنەخستنی خواردن ڕۆژانە مە دوو شتمانەیە خواردنی خراپ یان ڕێکنەخستنی ژەمەکانی خواردن. بەداخەوە ئێستا لە وڵاتی ئێمەیە زۆرێک لە ماڵەکان یەکێک سەعات هەشت نانی بەیانی خوا یەکێک سەعات و یەکێک سەعات یەکێک دوانی ڕۆ هەڵەسێ هەر کەسێک بەپێی ئەوە بەڕاستی کارێکی زۆر خراپە بۆ مناڵ بە تایبەتی وەکو ئێستا دراساتەڵێ بە برسێتی خەوتن کارێکی خراپە زۆر خواردنیش کارێکی خراپە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ما مەلە ئادەمیون وعاء شەڕا من بەطنه خراپترین شتێکە ئینسان پڕی کابریتێ لە ورجی بۆیە ئەبێ ئەم مناڵە نیزامی خواردنی پێم نەک مناڵە گەورەیش ئەوە هەموو مناڵەکە ئەبێ دایک و باوک ڕێنمایی بکە گەورەیش بۆ خۆی بێ بزانێ سەعات چەند بۆ چەند نانی بەیانیە خوا دوای کەی نانی نیوە ڕۆخوا عادەتەن لە وڵاتی ئێمە سێ ژەم خواردن هەیە ئەڵێن لە ئەسڵیشا خۆی دوو ژەمە. بە هەر حاڵ ئەم ژەمە خواردنانە ئەبێ ڕێکخرێ. چاوە بالمناسبە دەڵێن سەخسە دێنێ کۆمەڵێک کرێکاری خەڵکی کوردی سووریا بوون بینی من بەڵێ ئیشان دەکرد دەیگوت زانی ئێوە بەڕاستی سیستەمی خۆراکیشتان لە ئێمە تێکداوە. بەڵێ وتم چۆن مەبەستان چیانی سیستەمی خۆراکمان تێکداوەیت ئێمە لە منداڵیەوە ڕاهاتوین کە هەردوو ژەم نانەخۆین بانی کە دەینە دەرەوە نانێکی زۆر باش دەخۆین و کرێکاری شەکەن ینی هەنێک کرێکاریی تاقەت پڕوچێت ینی ئەگەر کرێکاری ئێمە 8 سعات بێ باوەڕ هەیوان 12 سعاتی شەکەن 10 سعاتی شەکەن ینی بە بەردەوامی شەکەن دەیگوێ ئێمە بەیانی نانێکی باش دەخۆین تاو ناخواردنەوە نییە هەتاوەکو لە ئیش دەچینەوە کەی لە ئیشچینەوە پەیوەندی بە بانگ و مەغریب و ئەوانەوە نییە مەغریب بوو دوا مەغریب بوو نان حازرە. بەڵێ ئاگامان لە یەکتریە نان حازرە نان دەخۆین و دووژەم بەڵام دەیگوێ ئێستاوە لە ئێمەتان تێکدا ئێمە بووینە سێژەم. بەڵێ هەرمەوەلەهم ریزقهم فیها بکرة وعشی. بەڵێ بەپێی خۆی گەورە فەرمێ لە بەهاشتی شا خەڵک دوو ژەم نانەخۆ ئەگەرچی هەر دەقێ بێشت حازرە لە بەهاشتە. بەڵام خۆ ئەسڵ وایە تەواوە دوو ژەمە کارێکی خراپ نییە بەڵام بە هەر حاڵە عورف و عادەتەی کۆڕێ جوانە. بەڵێ هەندێک لە شارەکانی عێراق بە تایبەتی عەرەبەکان 5 ژەمیان هەیە بەڵام جوانێت لەوانە ژەمەکان سووک بن یان ژەمی ینی وەسەڵ بن. بەڵێ بەڵام قورسی شاخوا بەڵام ئەوە تێک چووە مێشکوشتی تێک چووە و چۆنڵێ ژیانی تێک چووە. بە هەر حاڵ ئەبێ ئێمە بۆی خۆمان زیرەک بین مناڵ زیرەکەین ئەبێ بزانین چی ئەخۆین کەی نانەخۆین چەند ئەخۆین. ئەمجار هەندێک خواردن هەیە کە لە وڵاتی ئێمە ڕەنگێ سڕابێتەوە لە بەرنامێ بەعزێ مناڵ و گەنجوانەیە میوە هەر ناخۆن زۆر هەڵەیە میوە خواردن زۆر زەرورە بۆ مێشک بەتایبەتی چەند میوەیەکی دیاری کراو لەگەڵ میوەکانی شاخورما و خەیار کە ئەمانە هۆکاری سەرەکین بۆ زیرەک بوونی ئینسان مێوژیش زۆر ئاو خواردن یەکێک لە هۆکارەکانی زیرەکیەوە کە ئینسان زۆر ئاو بخوا
ئەگەر کەسێکی خوادایە ئاوی زەمزەم خوا بە نیەتی زیرەکی چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ ئاوی زەمزەم بە هەر نیەتێکی بیخۆی بۆ دێتە جێ. هەر کەسێک چەندە محەدیثی زۆر گەورە و زانای زۆر گەورە ئەڵێن چوونە بۆ مەکە بە تایبەت بۆی ئاوی زەمزەم بخۆن بە نیەتی زیرەکی، دوایی بوون بە عالمی گەورە. بۆیە ئاو بە شێوەیەکی گشتی ئاوی پاک و بە تایبەتیش ئاوی زەمزەم هۆکارێکە بۆی کە ئینسان تەمەڵی کەم بێتەوە. مامۆستا وەکو باس کرد هەندێک میوەی تایبەت. بەڵێ بە نمونە یەکێک لەو شتانەی کە پێویستە لە ماڵدا هەبێ و ینی مبارەکە بوونی خورمایە لە ماڵدا کە پێویستە ئینسان سەلاجەکەیان ماڵەوەی بەردەوام خورمای تێدا بێت. بەڵێ جا هەر شتێکی واقعیش لەسەر خورما بینیم لەم ڕۆژانە خزمێکمان هەیە چون بەلایە زۆر سەرما بوو کاتەکەوتم بۆ بڵێن خورما دەفرۆشێ. شوێنەکەی ئەوای زۆر سار بووتم بۆ کڵاوی شتێک نەکردو سەر بەم سەرمایە تۆ دەمێنیەوە لە بانەوە تایورە سەرما دەبێت وتی کاکە تۆ سەیری قژم بکە قژی ڕواندبەوە. بەڵێ دیار بە وەرەسا کە سوکارەکەی هەمویان قژیان هەڵدەوەرە ینی بەڵێ ئەسڵان با بڵێن بەڵێ هەر لە تەمەنی گەنجیەوە کوڕەکە گەنجیشە. وتی من یەکشتت پێ بڵێم ئامۆژگارێکی فعلیت دەکەم کە بە ماڵ منداڵەکەت بڵێ خورما زۆر بخۆن لە منی مەکڕە بەستی زۆر بیخۆن. وتم بەچی دەڵێ؟ وتی ئەمە کۆمەڵێک هاوڕێین چووی قژمان ڕواندۆتەوە. بەڵێ جامە بەستمەوەی ئەمە لایەنێکی تەندروستیە بابەتەکە بۆیە ینی باسی دەکەم. وتی ئێمە قژمان ڕواندۆتەوە ئەوان هەر عادەتی دکتۆرەکە پێی وتوین جای احتیادی ئەگەر نیوەشی بڕوا نیوەشی هەڵوەرێ هەر بە احتیادی وەری بگرن ئەوەی تری هەر نیوەکەی تری هەر هەبێ. وتی دەزانی هی من تەڵێک نەوەریوە لەبەر خورما زۆرە خۆم تەڵێک لەو قژێ ڕوانومەتەوە بەلاژ نەڕۆی هەمووی ڕاوەتەوە. ئێستا هاوڕێکانم دێن پێیان سەیرە قژی منوا پڕە و قژیوان زۆر کەمە. ئێمە هۆکارێکی فعلیە کە لە ژیانی خۆمدا لەبەرەوە من خورما فرۆشم بەردەوامی شەکەمەوە دەبێ خورما بخۆم ڕۆژانە بەبەستمەوە یەکێک لەو شتانەی کە پێویستە مرۆڤ بێگومان خورمایە میوەکانی ترە پێویستە ئەمانە زەیتونە ئەمانە مامەڵایان زۆر لەگەڵ بکرێ. بەڵێ بەڵێ مامۆستا نابلیسەڵی خورما 48 مادەی خۆراکی تایە لەبەرەوە کە بەهای خۆراکیان هەیە بۆ جەستەی هەفتەی جارێکیش خورما ناخوا کارێکی خراپە ئینسان هەوڵدات خورما زۆر بخوات بۆی کە مێشکی باش بێ و لە تەمەڵی دوور بێ. دیارە ئەمە هۆکاری تریش هەن ئەمە بەڵێ بەڵێ زۆر باشە. مامۆستا هەر لەسەر لە ناو قسەکان تا ئاماژەت بەشێ کرد کە لەسەر خۆراک هەیە سعات هەشتی بەیانی نانەخوا دایک و باوک سعات هەشت نانەخۆن کە دەچن بۆ سەر ئیش و کارەکانیان بەتای باوک دەڕاتە دەرەوە منداڵەکانیان هەندێکیان سعاتدا هەندێکیان سعات دوو. تۆ زانی مامۆستا ئەم نەخواردنی بەیەکەوە من هەمیشە ئامۆژگارێکم هەیە بۆ منداڵەکانم دەڵم هەندێک شت هەیە لە ژیان تادا وەکو مقدەس پیرۆزی و ئاعتیقادی نا بەڵام وەکو عادەتی و لانی کۆمەڵایەتی وەکو مقدەس و پیرۆزەی بڕوانن بەرمونەیەکێکەوە لەوانە سفرە. بەڵێ ئەندامانی خێزان بەیەکەوە کۆبنەوە ئەتۆ لە شەو ڕۆژێکدا کەمترین کاتت با لەسەر سفرەکە بەیەکەوە بن هیچ نەبێت 202 دەمەتەقی لەسەر سفرەکە بکەن. بەڵێ بۆیە هەست ناکە ئێمەش کارێکی خراپەکە بۆ لێکترازانی خێزانەکان کار کەسە لە کاتێکە جا خواردنەکە چێ ژینیەکە بێکەوە بێ عائیلە لەسەر سفرە دابنیشێ. ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم اجتمعوا على طعامکم فەرمێ کۆ بنەوە هەمووتان لەسەر خواردن. زانەکان لە شەرحی ئەو فەرمودەیە فەرموون ئەگەر ئینسان برسیشی نەبوو سفرەدا نەرار بچێتە سەر سفرەکە دوو پاروەر بخوا بۆی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بێ. زۆر باشە مامۆستا. جا ئەوەی وتمان سیستەمی خەو. بەڵێ سیستەمی خەو تێکدانی سیستەمی خۆراکیشە. بەڵێ بێگومان ئەگەر مرۆڤ درەنگ خەوت هەر عادەتی وایە ئەگەر ئیشی نەبێ بەیانیان یان ئیشیشی هەبێ بەڕ تەمەڵی هەڵدەستی ئەگەر ئیشیشی نەبێ و هەرتانی ڕۆ هەر خەوتووە ئەمەش جۆرێک نییە لە پەرتەوازەی خێزان ئەمەش جۆرێک نییە لە دروستکردنی تەمبەڵی ئەمەش جۆرێک نییە لە سستبوونەوە لە جێبەجێکردنی ئەرکەکانی ڕۆژانەدا. دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام جارێکیش باسی ئەومان کردو هەوڵیاوە کە کاروبارە ئاسایەکانی ڕۆژانەمان بۆ بکا بە عیبادەت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فێری کردوین کەی خەوین کەی بەخەبەرین یعنی زۆر سەیرە خەڵکێک کە موسڵمان و عاقڵ و باڵغ بێ جاری وایە عائیلەیەک 5-6 کەسن کەسیان نوێژی بەیانی لە کاتی خۆیان ناکەن ئەوە بەڕاستی خراپە ئەبێ دایک و باوک لە مناڵی و ئەم مناڵانە ڕابێنێ کە زوو بخەون. بۆچی ئەو هەموو قوتابخانە ئەمریکی و بەریتانیا لە شاری ئێمەیە هەیە هەمویان بەرنامەیان 8 بۆ 8.5 خەوتن. ئەگەر مناڵێک سبەی لەسەر ڕەحلەکە دانیش مامۆسالی پرسی لەو قوتابخانە بڵین گاورانە کە خەڵکی گاور بەڕێوەیە بە لێ پرسێ لێ ڕۆڵە سەعات چەند خەوتووە ئەگەر بڵێ 9 خەوتوم دێخەی دایک و باوکێکرێ خۆ ڕەنگە دایک و باوک کە نەزانێت کامە سونەتی شەو ئەوەی کە مناڵەکەی ناردبێت بەڵام ئەو سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام کە ئینسان زوو بخەوێ ئەو نە قسە نەکا دوای نوێژی عیشا ئەوەی پێویست نەبێ زوو بخەوێ زوو هەستێ. وەزام لە فەرمودەیە لە ئەثەرە هادووە کە بەڵێ
خەوتن لە نێوانی مەغرب و عیشا پەسەند نییە بەڵام دوای نوێژی عیشا بەڕاستی خەوتن یەکێکە لە فەرمودەی صحیحە بەڵێ یەکێکە لە شتە ئەساسیەکان بۆ ئینسان بێگومان ئەبێ ئینسان هەوڵدا زوو بخەوێت لێکۆڵنەوەی تاژەی شەڵێن خەوت کەوتە دوای 12 ئیسفادەی پێویستی نییە بۆ مێشکی ئینسان ئێستا کە گەنجێکی زۆر قوتابێکی زۆرمان هەیە فێری ئەوە بوون یەک و دوی شەوە خەون ئیسفادە لە خەو ناکە بۆیە دوایش هەر جێژوور هەتاوەکو نزیکی ئەو کاتێک کە ئێتر چۆنە ئیشەکانی تەواو بێوەکو پێویست ناتوانێت ئیشەکانی یەکەم بڵێ شەو ڕۆژی لێ تێک دەچێت بەڵێ سیستەم دەگۆڕێ بۆیە حەقی خۆیەتی دایکان و باوکان کە ئەمانەوە کوتم کۆڵەکەی ماڵن ئەبێ خۆیان و مناڵیان ڕابێنن کەتر سەعاتەوە هەموو شتێ بکوژێتەوە گڵۆپە مۆبایلە ئەنتەرنێتە هەرچیەکە بۆی کە خەڵکی فێر بێ و ئینسانی عاقلیش بۆ خۆی ئەبێ ئەوە بکە یعنی معقول نییە خەڵکێکی خوێنەوار سەعاتێکی شەو لەسەر ئەنتەرنێت و فەیسبوک وانە بێ ئەبێ خۆی ڕابێ لەسەرەوە کە ئەمە من ژیانم هەیە و خوای پەروەردگار بۆچی دروستی کردم و بۆچی هاتوومەتە سەر زەوی و ئیش و کارەکانم چۆن بکەمەوانە بەڕاستی ئەوە زەرورە ئێمە هەموو فێر بین کە ئێمە خوای پەروەردگار ئەوە من لە هۆکارەکانە نووسیمە یەکەم هۆکاری تەمەڵی تێنەگەیشتنە لە مانای ژیان ئینسان نەزانێ خوای پەروەردگار بۆچی هێناوێتە سەر زەوی نەزانێ بۆچی ئەژێ ئەمە خەڵکێک کە پەیامی نییە معقولە بۆی خەڵکێک بێ ئاگایە لە پەیام و بەرنامەی خوای پەروەردگار نازانێ بۆچی هاتوۆتە سەر زەوی والذین کەفەڕوا یەأکلون ویتەمەتعون کەما تەأکل الأنعام والنار مثوى بەس ئیماندار نابێ وابێ خەڵکی مسلمان خاوەن پەیامە خوای پەروەردگار پەیامی بۆ ناردووی بۆ ئەوە هێناومەتە سەر زەوی بۆی کە سەر زەوی ئاوەدان کەتەوە بۆی بەندایەتی بۆ من بکەی بۆی بەهرەمەندی لە خێر و بێری زەوی ئەمە بۆ خەڵکی مسلمان ئێمە خاوەن پەیام و بەرنامەی خوای پەروەردگار فەرمی ئێوە بۆ ئەوە هاتوونەتە سەر زەوی بەڵام مسلمانێک لێی تێکچێ وەکو بێباوەڕێک بیر کاتەوە پێی وا بێ ژیان هەر بریتە لە ڕابواردن و خواردن و خەوتن و یاری و گەمە ئەوە بەڕاستی زۆر هەڵەیە ئەوە هۆکارێکە بۆی کە مرۆڤ تەمەڵ بێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا شەو بۆ پشودان و ئیسراحەت ڕۆژیش بۆ پیداکردنی بژێوی بڵێ مامۆستا هەڵبژاردننی هاوڕێ ینی زۆر کەس پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی بە هاوڕێ کردووە هاوڕێ بەڕاستی کاریگەریی گەورەی هەیە لە ژیانی ئینساندا هەڵبژاردننی هاوڕێ تا چەند دەبێتە هۆکار بۆ سەرکەوتنی ئینسان بزانی چه هاوڕێیەک دیاری دەکەی ئەو هاوڕێی کە کەسێکی هادیفە ئامانزدارە لە ژیان نەگە و هاوڕێی کە تەنها خەو و خۆراک و ژیانی هەمووی تەنها ڕابواردن و لەهو لەعب و مەبەستی ینی بەڕێکردنی کاتە دەی با کاتەکەمان بەڕێکێ هاوڕێ و برادر لە ڕوانگەی دەقەکانی قورئان و سونەتەوە کاریگەری تایبەتی خۆیان هەیە بە بواری خراپە و بە بواری چاکە سەلبی و ئیجابێکەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ المەرء عەلی دینی خەلیلیه مرۆڤ لەسەر دینی دۆست و برادەرەکەی خەلیل ئەو کەسەیە زۆر تێکەڵاوێتی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل جوان بیرکەنەوە چی ئەکەنە برادەری خۆتان یەنظر لە زمانی عەرەبیە زیاتر بۆ نەزەری عەقڵ و مێشکە بیرکردنەوەی ئەوەیە ڕوئیەی بەسەری نییە زۆر گرنگە ئینسان بزانێت چی ئەکاتە برادەری خۆی قوتابیمان هەبووە تا پۆلی دەتا چۆتە ئامادەی زۆر زیرەک بووە لە ئامادەی پەچی کەوتووە جوان لی بکۆڵێرەوە سێرەکەی برادەرێکی خراپێت سعی بۆچی خۆتەعی نابی و چی و ئەوانە وای لێ کردۆ کە ماڵی وێران کردو ئەوانە کەسێکی تر پێش ئەوەی هاوسەرگیری بکە هەر کامێکیان ژنەکەیان پیاوەکە نوێژی لە کاتی خۆیان بۆ عیبادەتێکی باشی هەبووە سوست و چالاک بووە کە چۆتە لای کەسێکی تەمەڵ لەگەڵ ڕێزمە چۆتە لای کەسێکی تەمەڵ ئەتر ئەویش وەکو ئەوی لێ هاتووە نوێژی بەیانی بە جەماعەت ناکا و نایە بۆ جەماعەتەکانی بوون ئەمە ئەو برادەری کە هەڵی بژاردەوە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بزانێ چی ئەەکەی بە برادەر و ڕەفیقی خۆت بۆیە برادەر زۆر گرنگە بۆ زیرەکی و تەمەڵی ئینسان برادەری زیرەک و باشت هەبوو زیرەکە بی برادەری تەمەڵ و خراپت هەبوو خراپە بی جا ئەو برادەرە شەخصێک بێ یان کەناڵێک بێ یان پەیجێک بێ کە ئەمانە هەموو برادەرن ڕۆژانە لەگەڵ بڵێ یان تەنانەت جۆری قوتابخانە و ژینگەکەیش کە ئینسان لێ ئەژێ ئەوش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حیسابی بۆ کردەوە کابرای کە 99 کەسە کوژێ کەسێکی تریش فتوای هەڵی بۆدا ئەویش ئەکوژێ کەسی زانای دووەم فتواکەی بۆدا پێی ئەڵێ چی ئەڵێ تۆ لەو شوێنەی خۆت کە لی نیشتەجی لێوێ بڕۆ چونکە ئەو شوێنەی تۆ شوێنێکی خراپە ژینگەکەی خراپە بچۆ بۆ شوێنێک کە ژینگەکەی لە بار و باش بێ کە ئەچێ بۆ ئەو شوێنە لەوێ ڕێگە ئەمرێ بڵین کە ئەمرێت هەردوو جۆرەکەی مەلائیکە توانای خەڵکە بن بۆ بەهەشت توانای خەڵکە بن بۆ دۆزەخ ئەبێنە چێشمە چێشم و مشتومڕیان لەسەر ئەوەی ببرێ بۆ بەهەشت یا بۆ دۆزەخ خوای پەروەردگار یەکێکە نێرێڵێ بزانە لە کام زەوی و نزیکترە یەک بست بەلای زەوێ چاکەکەی هاتووە مەلائیکەتی ڕەحمەتەی بن
کەوابوو ئینسان یەک بست بە پێی ئەم فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەلام یەک بست لە ژینگەیەکی چاک بە چاکەبی یەک بست بچۆ ناو ژینگەیەکی خراپە و خراپەبی بۆیە مەسەلەی هاوڕێ و ژینگە و قوتابخانە و ئەمانە زۆر کاریگەری هەیە لەسەر ئینسانە بێ زۆر وریا بێ بزانێ لەگەڵ چێیە هەڵسوکەوت و دانیشتن و ئەوانە ئەکات. زۆر باشە مامۆستا. سیرکردنی ژیانی کەسانی ئامانزدار کەسانی کە لە ژیانەدا ئامانجێکیان هەبووە. بەڵێ یەک شت ئاماژە پێکرەوەی کە دیکە بۆچی دەخوێنی خۆ خوێندن ئێستا نەتەعینات هەیە و نە هیچ بەرهەمی هەیە و نە هیچ سوودی هەیە. ئەی باش ئێمە مرۆڤێکی خوێندەوارمان هەبێ یانە خوێندەوار هەر وەک مرۆڤ هەر بۆ ژیانی عاتیادی خۆی ئەگەر ئیشیشی نەبێ ئەگەر ئیشیشی دەست نەکەوێ وەلەو ئەگەری واریدەوەیە کە مرۆڤ خوای گەورە کەسی بێئیش نێشتۆ دەتوانێت هەوڵ بدا و ئیشێک پێیا بکە. دایکێکی ڕۆشنبیر و خوێندەوارمان هەبێ یان دایکێکی نەخوێندەوار و ئەوە کامیان باشترە؟ چێش لێنەرێکی شارەزامان هەبێ کە بتوانێت لەسەر تاوەکان و بخۆی شت دەستکایان هەرمادەی کاتەکەسیزانە چی لە نووسراوەیان چێش لێنەرێکی نەخوێندەوارمان هەبێ کامیان باشترە؟ بەڵێ کەواتە ئەمە بۆ خۆی یعنی کارەسات نییە بەڕاستی کە ئەو مرۆڤە وابیر بکاتەوە کە خوێندن هیچ بەرهەمێکی نیە. ئەمە یەکێک لە هۆڵەکە هۆکارەکانی تەمبەڵی نییە و ئەوەش مەبەستم ئەوە بوو سیرکردنی کەسانی ئامانزدار لە ژیاندا کەسێک وەکو ئیبن حەجەر بۆ نایە ئیبن حەجەرە بنمونە ینی بەڵێ فڵان ئەدیسۆن ینی لەبەر وتویانە تۆ فێری هیچ نابی تەمبەڵی و لە مەکتەب دەریان کردەوە بەڵام ئاخیری بۆتە چ علامێک چووکە بۆ خۆی هەوڵی داوە بۆ خۆی مرۆڤێکی جددی بۆ و یان لەم لە حەزەیەوە بۆتە مرۆڤێکی جددی. بەڵێ مامۆساویستم یەک چیرۆکێکی یەشێک لە هاوڕەکانە بژێڕمەوە کە لە ژیانە لە جامیعە وتی بەیەکەوە بووین کۆمەڵێک تەوان کچ و کوڕ بەیەکەون وتی یەکێ لە کچەکان زۆر عەبوس دیار بوو. بەڵێ زۆر عەبوس و یعنی جۆرێک پەڕگیر و خۆی تێکەڵاوی داخراو شتێکی باشی وتی ڕۆژێکیان من ڕۆژێک یا دوو ڕۆژ گرفتێکی کۆمەڵایەتیم بۆ دروست بوو نەمتوانی بچمەوە بۆ جامیعە. بەڵێ بۆ سێهم ڕۆژ کە چوون بۆ خوێندن و حتمما ئێمە ئەرک و واجباتمان هەبوو و دەبێ ئامادەکاریمان هەبێ وانە چیمان خوێندە و خوێندە و وتی چیم کرد وتم ناچار بووم یانی دەبێتم لەو کچە پرسم چکە زانیم لە هەمویان جددیترە. بەڵێ وەڵاوتی چووم ینی زۆر هەستم کرد بە شتەکانی پێدام بە زۆر ینی هێشتا پەڕگیر و خۆ دوورخەر و ئەوانە بوو بەس کتێبەکەی دەفتەرەکەی پێدام کە دەفتەرەکەی پێدام زانیم ئەمە مرۆڤێکی زۆر جددیە لە نووسینەکانیە چۆن ئاماژە ورترین تێبینی ورترین هێما ورترین ئاماژەی مامۆستا ئاماژەی بە سەرچاوی کرد و هەمووی یادداشت کرد بوو بە قەڵەمی جیاواز. وتی ئەمە نەسڕەیەکی جیاوازی لای من دروست کرد تۆزی کۆی کردمەوە خڕی کردبەوە. بەڵێ دوای وردە ئەنی سیرم کرد ئەمە مرۆڤێکی زۆر ئامانزدارە لە ئایندەدا بۆیە لە نهایەتدا سیرم کرد ئەم کە کۆتاییمان پێهێنا چوومە داخوازی ئەم کچە لەگەڵم چه ئێستا زەواجیان کردو منداڵیان هەیە و ژیانیان هەیە و وتی ئێستا چ هەست دەکەم ینی خوای پەروەردگار چ ڕەحم و بەرەکەتێکی لەگەڵ من کردەوە سۆی ئەم ئافرەتەوە کە تەواوی ژیانی گۆڕیم. کەواتە سیر کە لە یەک دەسرە بۆ ئافرەتێک کە یان بۆ مرۆڤێک کە دەبینی لە پۆلەکەتدا هاوپۆلتە ڕەفیقی ڕۆژانەتە لە ئیشەکەتە کە ئەوەندە جددیە بزانە چ گۆڕانکارێکی لە حیات لەم تەمبەڵیەوە بۆ چ زیرێکیەک و چ گۆڕانکارێک و بێگومان هەردووشیان پلەی سەرکەوتویان بەدەستێنە زۆر باشبوون لە جامیعەدا. بەڵێ بێگومان ئەوە یەکێک لە چارەسەرەکان کە نووسیومە ئاگابوونە لە ژیانی زیرەکان و هەوڵدەران و تێکۆشەران. زۆر باشە زادم ئێستا تۆ ئاماژە بە لە ئەو لایەنان بکەی کە هۆکارەکانی دوورکەوتنەوە یان هۆکارەکانی بنەبڕکردنی تەمبەڵی و ئەو هۆکاران کە دەبێت هۆکاری چارەسەرەکانی تەمەڵی هۆکارێکی تری تەمەڵیش کە پێش چارەسەرەکان دوورکەوتنەوەی لەخوا ئینسان تاوەکو زیاتر لەخوا دوورکەوێتەوە لایەنێکی تەمەڵە مەرج نییە هەموو لایەنێکی وا خراپبەکارهێنانی تەکنەلۆژیاش ئەوەش بۆ خۆی هۆکارێکە بۆ تەمەڵی پێم وابێ ئەوە ئێستا هۆکارێکی زۆر زەق و دیارە بینە سەر چارەسەر کەسێک ئەڵێ من تەمەڵم چی بکەم بۆی کە زیرەک بم جوانە عیلاجی ئەمە چییە؟ بێگومان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو بەیانیان و ئێوارانێک فەرمووبێتی پەناگرم بە تۆ لە تەمەڵی حتمما عیلاجیشی بۆ داناوین. باشترین چارەسەر بریتێ لە دوعا و پاڕانەوە. ئینسان دوعا بکا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام هەموو بەیانیەک کە سڵاوی نوێژی دواوەتەوە دوای لا ئیلاهە ئیلا اللهکان کە سونەتە دەجار بڵێ لا ئیلاهە ئیلا الله وتێتی اللهم ئینی ئەسەلوکە عیلما نافعا داوای عیلمی کردووە باشە پێش هەموو شتێک پێش ڕزق و ئەوانەیش دوایی وەریزقەن طەیبەن علم
ئینسان زیرەکەکە باشترین کاتیش بۆ گیرابوونی دوعاکان دوای نوێژە فەرزەکانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم شت کە داوای کرۆ بریتێ لە زانستێ کە سوودی هەبێ بۆی، چونکە هەندێک جار زانست هەیە سوودی نیە. أسألك علما نافعا. علما نافعا بەڵێ. بۆیە دوعاکردن زۆر گرنگە، داوای یارمەتی لە خوا، ئەو کەسەی تەمەڵە بڵێ خوا یارمەتیم بە، بێگومان خوای پەروەردگار کۆمەکی و یارمەتی دەدا. چارەسەری دووەم بریتێ لە صبر و مسابرة. صبر يعني ئارامگرتن، مسابرة يعني زۆر لە خۆکردنەوەی سەبرت هەبێ. ئەم قوتابێت سەر ئەم کتێبەکە تەماشایەکە دابێتی کتێبی ئەم سەردەما هەمووی کتێبی گەورە ئەوانە کە سەیرێکا ڕەنگ بێ بڵێ ئەمە هەر لەبەر ناکرێ، بەڵام ئەگەر سەبری بێ هەمووی لەبەرەکە، چونکە ئەوەی کە لەبەری کردو دەرەجەی تەواویە هەروەکو ئەم وایە، ئەو نووسیوشێتی هەر کەس ئەوەشی کە نووسیوێتی هەروەکو ئەو وایە بێگومان. بۆیە ئەبێ ئینسان سەبری هەبێ، زۆرترین ئارامگرتن و دان بەخۆگرتنی هەبێ، ئەو کاتە تەمەڵ ناوێ و ئەم ژیانە هەمووی پێویستی بە سەبرە. سێیەم تەمەنی مرۆڤ بە تایبەتی مرۆڤی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەنە نییە کە ئینسان بەزایی با و تەمەڵی بکە. یعنی ئێمە عومرمان ئەوەنە نییە فریای ئەوە بکەوین تەمەڵی بکەین. باشە خەڵکێک پێش ئێمە ڕۆیشتووە 900 ساڵ ژیاوە، 1000 ساڵ ژیاوە، هەر عیبادەتشی کردووە بۆ خوای پەروەردگار لە ماوە زۆرەیە. بەڵام ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ زۆربەی ئومەتەکەم، زۆربەیان نەک هەموویان، تەمەنیان لە نێوان 60 بۆ 70 باشە ئەم 60 بۆ 70 ڕەنگ بێنیوەی بەشتی ئاسایی ڕۆژانەوە بڕوە. دەی خۆ فریای ئەوە ناکەوێت کە ئینسان تەمەڵی بکە لەم تەمەنەکەمە. ئەگەر تەمەڵی کرد تەمەنەکەی ئەڕوا و ئەو کاتە زەرەریشی لێ کرد و حیسابیشە لەسەری، شەو ڕۆژ هەموو حیسابە لەسەری. چارەسەری چوارەم ئیمان و عەقیدە و دینداری لەگەڵ تەمەڵیان ناگونجێ. یعنی ناگونجێ کەسێ بڵێ وەڵام من عەقیدە خوێنم، شوێن پێغەمبەری خواکەوم عەلەیهی سەڵات وسەلام، پەیامەکەم ئیسلامە، نوێژی جومعاکەم، ئەچم گوێ لە مامۆساگرم بەڵام تەمەڵە بم. کەەوە حەقە لێرەشا باسی شتێکیش بکەین، تەمەڵی لە ڕۆژی جومعەیە. ئێمە بەرنامەکەمان تایبەتە بە ڕۆژی جومعەوە. کارێکی زۆر خراپە، یعنی کەسێک بڵێ بابە ئەمڕۆ جومعەیە لێم گەڕێن ئیشوکارم لێ با تا 11 بخەوم. ئاخە جومعە وەزیفەی خۆی هەیە. پێشینانی ئەم ئومەتە لەگەڵ دەرچوونی خۆراچوونە بۆ نوێژی جومعە. باشە ئەوەندە جومعە لەلایەن عەزیم و مهم بووە، ئامادەی نوێژی جومعە بوون 4-5 ساعات پێش بانگی نیوەڕۆ. خەڵکێک ئاوە لە ڕۆژی جومعە ئینسانە بێت چوو چالاک بێ، نەک بڵێ لێم گەڕن ئەمڕۆ دەوام نییە باتانی وەڕۆ بخەوم و ئەوانە. ئەمڕۆ دەوامت هەیە، پیرۆشترین دەوام لە ڕۆژی جومعەیە. ئەمجار ڕۆژی جومعە ڕۆژێکی تایبەت و خەڵاتێکی خوایە بۆ ئەم ئومەتە. ئینسانە بێ زۆر ئاگای لەوە بێ بەڕاستی ناکرێ کەسێک پەیامی جومعەی هەبێ و نوێژی جومعەی هەبێ و سوورەی کەهفی هەبێ و سەڵاوات لەسەر پێغەمبەری هەبێ عەلەیهی سەڵات وسەلام، خۆشوەردن و خۆ بۆن خۆشکردن و کە ئەمانە هەموو هۆکاری زیرەچین، ئەمانەی هەبێ و بڵێ من تەمەڵم، ئەوە کارێکی خراپە. جا تەمەڵی بە هەموو بوارێکە. لە ئیسلامە دروست نیە ئینسان تەمەڵ بێ لە کار و کاسبیشە. باشە کابرا هات بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەنا ڕاستەوە خۆ داوای پارەی لێ کرد، وتی یا ڕەسوڵ ئەڵڵا فەقیرم و هیچمان نییە لە ماڵەوەوانە. وتی هیچ لە ماڵەکەتان نییە؟ وتی بەڕە شڕێکی تایە و لەگەڵ پەرداخێک شتێکی لەو بابەتە پەرداخ بۆ کوب بووە و کاتە بەکارێنە. وتی بڕۆ بۆ میبێنە. کە بۆی هێنا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوێ خەڵک سوال بکە، ناوێ خەڵک تەمەڵ بێ. فەرمی چی ئەمە کڕێ؟ یەکێ وتی من بە دەرهەمێک کڕم، یەکێکی بە 2 دەرهەم، وتی بڕۆ دەرهەمێکی بدە بە خۆراک بۆ مناڵەکانە بۆ ئەمڕۆ، دەرهەمێکشی بدە بە پاچێک بۆ میبێنە، ئەزا پێ تەڵێم چی بکە. فەرمی بڕۆ بەم پاچە بەم ئالەتی دار بڕینە، دار ببڕۆ بێنەی بیفرۆشە. بەس فەرمی تا 15 ڕۆژ نەیتەوە. دوای 15 ڕۆژەکەاتەوەتی ئاوەزع چۆنەوتی 10 دەرهەمم پێ، لە 1 دەرهەمەوە بۆ بە خاوەنی 10 دەرهەم. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگەی نەداوە ئینسان دانیشێ لە ماڵایەکێ. ئێستاش ئەمە خەڵکێکی زۆرمانەیە ئاوا بژی تەلەفۆن بۆ ئەم مامۆستا وەزعمان خراپە ئەوانە دەی وەزع خۆ مامۆستایش نابێ یەکسەر پارەی بۆ هەڵڕێژ، هەرچەند مامۆستا ئێستا پارەیشی لا نییە بەو شێوازە، نابێ خەڵکی فێری ئەوکەین پارەی بۆ هەڵڕێژین، زەکاتی بینێت ئەوە لە حاڵەتێکا کە زەرورە شتێکی ترە. بەسە بێ فێریکە کە گەنجەکە یعنی چی زەکات؟ وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ نە لە ماڵەکەتانە، دایکت هیچی نییە، باوکە هیچی نییە، حتمما شتێکی لە ماڵەوە بڕۆ کاسبیکە. 5 کە زۆر گرنگە بۆ چارەسەری تەمەڵی، ئەبێ هەمیشە مرۆڤ فێری ئەوە بێ ئەم ژیانە کەمەی دنیا شوێنی ئیسراحەت نییە، ئێرە شوێنی کارکردنە. وەزاناکان وتویانە ئین ئەڕەدتە ئەن لا تەتعەبە فەتعەب حەتا لا تەتعەب. زاناکان لێن ئەگەر بتەوێ ماندوو نەبی، بێتاقەت نەبی، تووشی ئەوەی پێڵەن وەڕەس نەبی، خۆت ماندوو کە بۆی ماندوو نەبی. ئینسان تا ماندوو بێ ماندوو نابێ، ئینسان تا تەمەڵ بێ ماندووە بێ، تا جستەی جوهد کە دڵی ئارام دەبێت. بێگومان چا جستەیش ئیشکا ئینسان زیاتر ژیانی خۆشترە بێ. چارەسەری شەشەم بریتێ لە خوێندنەوەی ژیاننامەی زانایان و پێشیلان و پیاوچاکان ئەزمموی ئەوانی تر. بەداخەوە ئەوە ئێستا ئێمە هەندێک جار ڕەنگ بێ
لەلامان سیر بێڵین زانایەک ڕۆژانە سی لاپەڕی نووسیوە چونکە خۆمان تەماڵین لەوە قیاس لەوانەوە ئەکەین بێ چەندی خوێن بێتەوە بێ چەندی خوێندە بێتەوە چەندی لەبەر بوو بێ وەکو ئێستا بەحس و کتێب و شتەکان لەبەر دەستیانەوە وەکو پێویست و ئەوانە یا جاری وڵێ کەسێک بەوە نەڕۆژ قورئانی ختم کردووە خەڵکێک باوەڕی پێ نییە هەڵێ چۆن فریاکەوتووە چۆن نانی خواردووە چونکە ئەم ژیانی خۆی تێک چووە وازانێ ژیانی ئەویش بەو شێوازە بووە قیاسکردنی سەردەمەکان لەسەر یەک هەڵەیە چارەسەری حوتەم بریتێ لە ڕیاضە و جوڵە و وەرزش ئەڵێن ئەگەر ئینسان هەر ئیشیشی نەبوو هەر لە ماڵەکەی خۆیان نیم سەعاتێک هەر بجوڵێ ئەم فەرزانە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ بە پێ ئەچی بۆ مزگەوت هەر هەنگاوێک خێرێک و گوناهێک تاوەکو لە مزگەوت دوورتر بی ئەوە هەنگاو زیاتر تاوەکو خەڵکێک بنەماڵەی بەنو سەلەمە ویستیان زەویەکانیان بفرۆشن بن بە دراوسی مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فەرمی لا تەفعلوا فەرمی کاری وا مەکەن فەرمی ئەو هەنگاوانەی کە ئەینەن بۆ مزگەوتەکە دوای مردنیشتان بۆتانە نووسرێ بۆیە ئەم چوون بۆ مزگەوت بە پێ بەس تەنها عیبادەتێک نییە کۆمەڵێک ئامانجی زۆر گەورەی هەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام یەک لەوانە ئەم جوڵەیە کە ئینسان ڕۆژانە پێویستی پێیەتی بۆیە حەقیقەت ئێمە مناڵەکانمان فێری ئەو نەبن هەر بەیانی ئەسان یەکسەر ڕاکشێ ئێستا مناڵێم زەمانە وای لێهاتووە هەر بەیانی ئەڵێ یەکسەر ڕاکشێ فێری کە بیجوڵێنە بینێنە بۆ دوکانە شتێکە بۆ بێنێ هەر لە ماڵەکەی هیچ نەبێ لەگەڵ یا بۆ خۆت وەرزشێ بکە فێری ئەوە نەبێ هەر سەری لەسەر ئەو مۆبایلە بێ و ئەوە کارێکی زۆر زۆر خراپە ئەڵێن ئینسان هەموو کەسێک ڕۆژانە پێویستی بێ لای کەمینی و سەعات بجوڵێ لای کەمی ئەوە ئەگەر نەخۆشیش بێ پێویستی پێیەتی چارەسەری هەشتم زۆر دەستنوێ شۆردنە ئەم دەستنوێژە توانە و تااقەتێکی باشەدا بە ئینسان جوانە چالاکێکاتەوە ئەمجا خاوێنی شێکاتەوە تەنانەت ئەگەر دەستنوێژیشی هەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ من تەوەضە عەلا طهر كتب له بعشر حسنة هەر کەس 10 حەسەنات ئەفەرمێ هەر کەسێک دەستنوێژی هەبێ و دەستنوێژ بشاتەوە دە خێری تایبەتی بۆ نووسرێ بەدەر لەوەی دەستنوێژەکەش بۆ خۆی عیبادەتێکی تایبەتە زۆر دەستنوێژکردن و خۆخاوێنکردنەوە و خۆشوەردن و خۆپاراستن لە پیس و چەپەڵی ئینسان تاوەکو چۆن ئەڵێ بۆنێکی ناخۆشی لێبێ یعنی بۆنی عارەقوانەی لێبێ کەمتر عیلم وەرەگرێ شافعی مەشهورە لێ ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ پیان و تۆ بەچی زیرەک بووی فەرمیەکێ لە هۆکارەکان نەمێشتۆ بەدەنم چڵک بگرێ ینی زوو خۆم شۆردووە و خۆم بۆن خۆش کردەوە بە پێی پێویست بەڵێ چارەسەری نۆیەم بریتێ لە هەستانی بەیانیان زوو اللهم اجعل البركة يا اللهم بارك لأمتي في بكورها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ هەستانی بەیانیانی زۆر گرنگە ئەگەر ئینسان ئیشیشی نەبێ یعنی بەیانیان زوو هەستێ بە تایبەتی کاتی نوێژ تاوەکو چێشتەنگاو دوای ئەو بشخەوێتەوە کێشەی نییە ئەگەر ئیشی نەبوو بەڵام لەو مەسافەیە نەخەوێ زۆر زەرەریە بەحسێکشم خوێندەوە ئەڵێ ئەو هەوایی کاتی فەجر ئەو کەش و هەوایە تایبەتە بەڵێ ئەوەی کە خوای پەروەردگار فەرمێوە سوبحی ئیذا تەنەفەس ئەو هەوا و نەفەسەی بەیانیان کاریگەری تایبەتی خۆیە لەسەر مێشکی ئینسان ئەڵێ نەگەر ئینسان نەیشاتە دەرەوە بۆ مزگەوت کەسێ مزگەوتی لێ دوورەیە عوزرەیە ناتوانێ بێ بچێتە حەوشەبا ساردیش بێ لە کاتی نوێژی بەیانیە هەندێک هەوا هەڵمژێ وەزانەکان لە بواری هێنانەوەی تەرکیزە لە کاتی سەعیکردنا زۆر جا ئینسان بیر و هۆش ڕە یەکێ لە هۆکارەکانی هێنانەوەی بیر و هۆش زۆر هەوا هەڵمژینە یعنی هەوایەکی قوڵ هەڵمژێ ئینسان ناو بەناو بە تایبەتی هەوای پاک ئەوە ئەو کاتە وردە ئەوەی پێوترێ شورودی ذهنی ئەوە نامێنێ هۆکاری دێم و کۆتایبووی کە ئینسان تەمەڵی نەمێنێ زەردەخەنە و کراوەی و ڕووخۆشیە لەگەڵ خەڵکە ئەو کەسانی سبحان الله کە تەمەڵن هەمیشە عەبوسیشن بە زۆری جوانە دەموچاوێکی مات و دەموچاوێکی ینی ڕەنگی ئاسایی نین بەڵێ جا حەقی خۆیشی تێ ئەو کەسانێکی هەیشمانە خەڵکێکی زیرەک بەڵام زۆر داخرا ئەوش کارێکی باش نییە طبعا کە ئەڵین داخرا و کرانەوە مەبەسمان لە سنووری شەرعایە بە ئاگامان بێگومان یعنی ئێستا کەسێک شتێکی ناشەرعی ناکە لە ناوەندێکی خوێندنە لەگەڵ سەفرێکی علمی ئەکرێ هەرچی ناشەرعیەتی ئەکرێ قوتابیەک ناشێ گوناح پێی بوترێ داخراو ئەو مسلمانی زۆر باش لەبەرخوا ئەگەر نەچێ ئەمەش کە تێکەڵاوە بێ بە ئارەزوی خۆی لەگەڵ کچا هەڵەسێ و دائەنیشێ ئەوانە ڕەنگ بە هەندێک تەسەڕوفات ئێستا ئەکرێ لە نێوان قوتابی و هەندێک فەرمانبەر و ئەوانەیە ئینسان لە ڕوونیا لەگەڵ خوشکی خۆیان بیکا بەڕاستی ئەوە هیچ کرانەوەیکی تیان نییە کە ئەڵێن کرانەوەی معنای نییە سنووری شەرع بشکێنی کرانەوەی و ڕووخۆشی و قسە خۆشی و ئەمانە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەحابە بۆڵێ لەو دەقەوە ئیمانم هێناوە تا مردوم سەیری پێغەمبەرم کردو عەلەیهی سەڵات وسەلام ئیلا تەبەسەمە ئیلا زەردەخەنە لەسەر لێوەکانی بۆ باشە جوانە ئەبێ چەند ساڵ لەگەڵا بوو بێ و چەند جار سەیری پێغەمبەری خوای کردبێ عەلەیهی سەڵات وسەلام بۆیە ئەوە زۆر گرنگە ئینسانی موسڵمان
هەمیشە کراوە بێ بۆ ئەوەی کە لە تەمەڵی پارێزراوە بێ. ئەخیر شتیش ئینسان نابێ شوێنەوە ئارەزووی بکەوێ. ولا تتبعوا أهواءكم بڵێ ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله. شوێن کەوتنی هەوا ئارەزووی ئینسان گومڕاکە. بەشێک لە گومڕایی تەمەڵیە. بۆ ئەم تەمەڵیەت کرد بۆ ئێستا کەسێک نوێژی بەیانی لە کاتی خۆیان نەکرۆ بۆ کردی شوێن هەوا ئارەزووی کە خۆنە خەڵکێکی تریش نوێژی بە جەماعەت کرد و ڕەنگە پێش نوێژیش بەخەبەر بوو بێ و دوای نوێژیش بەخەبەر بوو بێ و زیکرێکی باشیشی خوێندبێ. ئەی ئەو قوتابێ بۆ ئەڵێ دوێنێ لە ئیمتیحانەکە 60 لە 60 دێنم و ئەوی تر ئەڵێ دەرناچم وانە ئەوە شوێن هەوا ئارەزووی کەوت هەتا وەکو درەنگانێکی شەو سەیری تەلەڤیزۆن و چی ئەوانەی کرد حتمما دەرناچێ. بۆ ئینسانی عاقڵ وتراوە الكيس من دان نفسه پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ حدیثی صحیحە کەسی عاقڵ ئەو کەسەیە زاڵە بێ بەسەر هەوا و ئارەزوەکانیە والعاجز من أتبع نفسه وهواها کەسی دۆڕاوە کاروبارەکانی بسپێرێ بە هەوا و ئارەزووی. زۆر هەڵەیە ئینسان کاروبارەکانی بسپێرێ بە هەوا و ئارەزووی. بە هەوا و ئارەزوو بێ ئێستا من و تۆ نەچین بۆ نوێژی جومعە ئەڵێن پێویست ناکەوانە بە هەوا و ئارەزوو بێ ئەو قوتابێ سبەی ئیمتیحانێکی قورسیە عادەتەن لە شەمانە ئیمتیحانی قورس هەیە بە هەوا و ئارەزووی ئەو بێ ئێستا ئەو سەعی نەکا بە هەوا و ئارەزوو بێ کە کەسی دوکاندار لە کاتی خۆیان دوکانەکەی نەکاتەوە نەچێ بگەڕێ بۆ ئەوەی تیجارەت و بازرگانی بکە ئیلا ئاخر ئینسان شوێن هەوا و ئارەزووی کەوت گومڕا ئەبێ و سەری لێ ئەشێوە و تەمەڵ ئەبێ و ماڵیشی وێرانە. مامۆستا گیان ماندوومان کردی و زۆر سپاسی بەڕێز دەکەین مامۆستا سەربەز جەباری بانگخواز لە تەوەرەی ئەمڕۆ چۆن چارەسەری تەمەڵی بکرێت سوپاس دەکەین و بەرنامەی پڕپید بوو و بابەتی زۆر جوان لە بەرنامەکەدا بەڕێستان باستان کرد. زۆر سپاس دەکەین. سپاسیش بۆ بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پێم تاکو لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەفەڕ بە ئەوەی خۆشەویست دەگەینەوە. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ.